لا کۆتا تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆیە باس لە کاری فۆتۆگرافەریەکەین و بەردەوام فۆتۆگرافەران بە دوای جوانترین دیمەنەکان ئاگەڕێن تاک و وێنەکانیانی لێ تۆمار بکەن و تەواوی وەرزەکان لە سروشتی کوردستانە جوانی و تایبەتی خۆی هەیە بابزانین کام وەرزەیان جوانترین و تایبەتترینە و لە وەرزی زستانە تا چەند فۆتۆگرافەران گرنگی بە سروشتی کوردستانەیەن بۆ چرکاندنی وێنەکانیان. گفتوگوی تەوەرەکەمانەکەی لەگەڵ زۆر بەڕێز ناسە عەلی خەیات فۆتۆگرافەر. کاک ناسە سڵاو دەبێ بەخێر. بەینتان باش بەیانی سەرجەم بینەرانی شاشە جوانەکەی کورسات باش پێم خۆشە پرێزبای ساڵی نوێ یەکەم کەس لە جەنابتان و ستافی کورسات بکەم بۆ دامەزراندنی شاشە جوانەکەی کورسات و ساڵی نوێ هیوادارم ئەم ساڵ بێتە هۆی ئاشتی و تەبایی لە سەرجەم عێراق و کوردستان بە تایبەتی و کورد نەجاتی بێت لەو نەهامەتی کە تایەژی. ئێمەشی وادارین. کاک ناسە با بە ئەوە دەست پێ بکەین تا چەند سروشتی کوردستان گونجاو لەبارە بۆ فۆتۆگرافەران و با بڵێین لە وەرزەکانە کام وەرزە گونجاوترینە. سروشتی کوردستانێکێکە لەو سروشتانەی کە ئێمە لە ڕووی سروشت و کولتور و کەلەپور و دەوڵەمەندترین نەتەوەین کە هەم کولتورێکی زۆر جوانمان هەیە هەم کەلەپورێکی زۆر تایبەتمان هەیە هەم سروشتێکی زۆر زۆر جوان و نازارمان هەیە و جێگەی ئەوەیە کە فۆتۆگرافەران و ڕۆژنامەنووسان بتوانن ئیشی تیا بکەن و جوانترین تابلوی خۆیانی تیا بنەخشێنن. ئەنی کوردستان هەر ناوچەیەکی کوردستانی گەورە هەر ناوچەیەکێکیت پڕە لە جوانی پڕە لە میهرەبانی پڕە لە کولتور و کەلەپور و وەرزەکانیش وەرزی پاییزێکێکە لە وەرزانی کە جوانترین وەرزە بۆ فۆتۆگرافەران و ئەگەر سەرنج بن شاعرانیش لە بەیتەکانیانە زۆر وەسفیەکەن و زۆر زۆر بەشان و باڵی پاییزدا هەڵدێن چون پاییز ئیلهام بەخشە پاییز یەکێکە لەو فەسڵانەی کە فەسڵێکی دیموکراسی خوازە ینی من بۆیە هەمیشە وتم پاییزم خۆشەوە لە پاییزا ئیشی زۆر زۆر باش و تایبەتەکەم پاییز هەموو ڕەنگەکان خۆیان نمایشەکەن ینی فەسڵێکی دیموکراسە هەموو ڕەنگەکان خۆیان نمایشەکەن و ئەو گەڵا ماندوو بوانەی کە ساڵێکە ژینگە پاڵێون بۆ بەشەریەت بۆ ئینسانیەت ئەڕۆن درەخت بەجێڵن و چۆڵێکن بۆ کۆمەڵە درەختی نوێ بۆ گەڵای نوێ دێن دیسانەوە ژینگە پارێزن بۆ ئینسانێت بۆ بەشەریەت. فەسڵی پاییز یەکێکە لە جوانترین فەسڵەکان کە من لە دەفتەری یادەوەری خۆمان نووسیمە فەسڵە ئاڵتونیەکە. وەکو خۆت کاک ناسح کە ماشەڵڵا فۆتۆگرافێرێکی چالاکیشیت کامێک لە ناوچەکانی کوردستان زیاتر هەڵەبژێریت بۆ ئەوەی کە لە کاتی سەرما و سۆڵایە پای زستان فۆتۆی تیا بچرکێنێ؟ بەعادەن کوردستانی گەورە هەمووی وکوتم جێگەی سەرنجەوجێکی جوانیە زۆر جوان تایبەتە بەڵام ئەوەی کە کولتور و کەلەپور و ڕەسەنایەتی کوردی زۆر پێوە مابێت ڕۆژهەڵاتی نیشتیمانە بە تایبەتی ناوچەی هەورامان یەکێکە لەو ناوچانی کە من هەر چوار پارچەی کوردستان گەڕاوم و لە پرۆژەیەکی ساڵانی ڕابردوومان کە خەریکم بۆ دوکۆمنتکردن و نووسینەوەی جوگرافیای کوردستانی گەورە بە فۆتۆ زۆربەی کوردستان هەمووی گەڕاوم پارێزگار بە پارێزگار کوردستانی گەورە گەڕاوم بەڵام ناوچەیە کە کولتور و کەلەپور و ڕەسەنایەتی کوردی پێوە مابێت و بتوانین ئێمە وەکو کورد شانازی پێوە بکەین و نمایشی بکەین لە دنیای دەرەوە فەخری پێوە بکەین ناوچەی هەورامانی ڕۆژهەڵاتی نیشتیمانە. ڕۆژهەڵاتی نیشتیمان بە تایبەتی بەعام هەمووی کولتور و کەلەپوری لەدەست نەیاوە ینی ڕەسەنایەتی کوردی خۆی لەدەست نەیاوە هەتا لە جلوبەرگە هەموو جلوبەرگی کوردی زۆر جوانە ماڵەکان ماڵی دار و بەرد و قوڕە ینی ڕەسەنایەتی پێوە دیارە پێوە ماوەتەوە لە کوردستانی گەورە توانم بڵێم ڕۆژهەڵاتی نیشتیمان بە تایبەتر ناوچەی هەورامان ئەو ڕەسەنایەتی لەدەست نایەوە جوانترین شوێنە بۆ فۆتۆگرافەران کە بچن کاری کوردی و ڕەسەنایەتی تێ ئەنجام بدەن و دوکۆمنت بکەن. باشە کاک ناسە بۆ فۆتۆگرافەر تا چەند پێویستە گەڕانی هەبێت و گەشتی هەبێت مانەوەی هەبێت لەو شوێنانەیە ینی ئەوەندە لە قاڵبێکە نامێنێتەوە کە فۆتۆی بکو زاوایە بگرێ فۆتۆی کەسێک بگرێ بەرامبەر بەتاکیدێکێک لە دوو خاڵ هەیە بۆ فۆتۆگرافەر کە ئەگەر بێ بە فۆتۆگرافەر من لە نووسینەکانمە هەمیشە ئاماژم پیاوە هەمیشە باسم کردووە دوو خاڵ هەیە بۆ گەیشتن بە ئومێد گەیشتن بە لووتکە لە هونەری فۆتۆە ئەو فۆتۆگرافەر ئێوێ بگا بە لووتکە ئەبێ دووشت لە خۆیان سابتکە یەکەم هەستکردن بە بەرپرسیارەتی دووهەم گەڕان ئەنی گەڕانێکێکە لەو شتانەی کە فۆتۆگرافەر دروست دەکات ینی تۆ ئەگەر تا نەگەڕی بەنێو کولتورە جیاوازەکانە بەنێو کەلەپورە جیاوازەکانە بەنێو سروشتە جیاوازەکانە بەنێو کوردستانەکە بەنێو نەتەوەکانی دنیا ناتوانی بڵێ من فۆتۆگرافەرم ناتوانی بڵێ من خاوەنی کۆمەڵی فۆتۆی جیاوازم هەتا بگەڕێی کاری جوانتر و شتی باشتر لەدەستەکە بێ
ئیشەڵڵا کەواشە بێت ئەمە دیمەنێکی جوانی هەورامانە بە فربارینە هەرچەند ئەم ساڵ بەدا بۆ زانیاری دەوە شەوە سعات سیشەوە سیشەوە ئەو کاک نەجیمی ڤیدۆگرافەری کورساتیشم لەگەڵایەوە شایەتە ئەوە سیشەوە شەوێکیان دەرچوینە و ساڵە بەیەک وچوین چوینە دەرەوە بۆ تەسویرکردنی دیمەنی هەورامان لە شەوە ئەوە سعات سێ شەو بەدواوەیە چۆن ئەوە بەڕووناکی دەر ئەو بە شەتەر سولۆی کاری شەتەر سولۆیەکێکە لە هونەرەکانی فۆتۆ کاری شەتەر سولۆیە لێ شەتەر سلۆکەی خاویەکەیتەوە و ئێتە بەو تەجربەی ڕووناکی کە فۆتۆگرافەر هەیەی ئەتوانی ئەوە وەربگریت. جا ئێستا لە فۆتۆکانی ترە زۆر جار ئەبینین ئەوەی کە کاتی سەرماوسۆڵەوە ئاسمان هەوریە زۆر هەوڵەدا و هەورەکانیش دەرچێت لە فۆتۆکە کامێک لە کەش و هەواکان بۆ جەنابەت جوانترە گونجاوترە بۆ فۆتۆ. پاییز وگوتم پاییز فەسڵێکە بەدەر لە وەرزەکە کەش و هەواکە هەور هەوا ساماڵ بێت تایبەتە بۆ فۆتۆ هەتا هەور بێت ینی فۆتۆی سروش جوانترە چونکە فۆتۆی سروشت سێ پایەیە لە قانونی ستانداردی دەوڵەتیە فۆتۆی سروشت سێ پایەیە گەرمی ساردی هەناسە گەرمی ساردی هەناسە گەرمی مەبەستی زەویە باشە ئیلا بێ زەوی تیا بێ سروشتێکی فۆتۆیەکی سروشتت ساردی مەبەستی ئەو فیگەرێ تۆ بەرجەستەیەکی تایە ئەو شاخە خانووە تەشبینە بێ حیواناتە هەر شتێک درەختە تۆ بەرجەستەیەکەوە ساردیە هەناسش مەبەستی هەور و ئاسمانە ئەین تۆ هەچەند هەور و ئاسمان هەورێکی جوانی تابێ هەناسەیەکی باشتر و پاکتری تابێت بۆ فۆتۆکەت زۆر مەرغوبتر بێت و جوانتر بێت هەم بینەر لەزەتی لێبە هەم لە ڕووی قانون و ستانداردی نێودەوڵەتی شۆ تۆ فۆتۆکەت ئەبێتە فۆتۆیەکی سروشتی نێودەوڵەتی هەیە بێت چی تیانە بێت تۆ گەشتێکەکەیت بۆ ناوچەیەک بۆ شاخێک کە بەفرباری و وەرزیستانە ئەتەوێت فۆتۆیەکی جوان بگریت چی گرفتە بۆ فۆتۆکەی تۆ گرفت مەگەر هەر ڕێگاکە نەتوانین بچێت وەکو ئەوەی کە لە سروشتا هەیە وەکو کەشەکە ئەوەی لە سروشتا هەبێ مەقبولەکە لە فۆتۆکەی تۆ هەبێ تەنها تەم لە تەم و مژە ها تەم و مژ ئەگەر بینی بێتان تەم و مژ بینین کەمەکاتەوە بینین کەمەکاتەوە تۆ ناتوانانی فۆتۆیەکت هەبێ کە پیشانی خەڵکی بێت چونکە 3 مەتر 4 مەتر ئەو دوو خۆتەوە نابینی نازانی شاخە داخە بەدارەختە هەرچیەکەیە ناتوانانی ببینی تەم و مژە بێتە هۆی گرفت بۆ فۆتۆگرافەران ناتوانانی فۆتۆی خۆتی تا دیکۆمنت بکەیت ئەو ڤیدیۆیەکی جوانی ئەمە ڤیدیۆیەکی باکووری کوردستانە ئەوەیەک لە حەوت تافگە جوانەکەی جیهان بە ناوی تافگەی مرادیانە لە بینی وان و ئاگرینایە پارێزگای وان و ئاگرین تافگەیەکی زۆر جوانە 47 تافگەی ئاغایە لەو ناوچایە منتیقەی مرادیان گوندێکە بە ناوی گوندی مرادیان ئەوە یەکێک لە جوانترین تافگەکانی حەوت جوانترین تافگەکانی دنیا کە هەموو ساڵ ئەی بەسێ بێ بە سەواڵ ئەمە شار هەورامان ئەمە ژەورامان ئەمە ڕۆژهەڵاتی نیشتیمانە ئەوە ناوچەی هەورامان ئەمەش گۆڵەیە ئەم فۆتۆیەمە گۆڵەیە هاوین هەواری گۆڵەیە لە پێنجێنە سەیرانگایەکی زۆر جوانە هاوین هەوارێکی زۆر جوانە هەموو ساڵێک زۆربەی ساڵەکان ئەی بەستێ ئەمە ساڵی 2020 بوو ئەو سەرما و بەستەڵەکەی کە ڕووی کردە کوردستان ئەوەیش ئەمەی تریشان ئەمە تەنگی گوڵانە لە شار باژێڕە لای پشت چوارتاوەیە ئەوش تافگەیەکە کە لە منتیقەی سلێمانە لە پارێزگای سلێمانە دوو تافگەمانەیە ساڵانە ئەی بەستێت تافگەی تەنگی گوڵان و گۆڵێ ئەو دوو تافگەیە لە زستانە ئەبن بە سەوڵ بەنان باشە کاگناسە هەمان کوێ ئەمەیان دەڕێ هەولێرایە سماقۆڵیە گوندی سماقۆڵیە گوندی سماقۆڵیش سروشێکی زۆر جوان و تایبەتی هەیە کەیسە دەریاچەیەکی بچووکی بۆ دروست کراوە گە ڕۆشتبوون بۆ هەولێر سماقۆڵیان لە ڕێگەی سماقۆڵ و دەریاچەیەکی بچووکی بۆ دروست کراوە ئەوە گوندی سماقۆڵیە سروشێکی زۆر جوانی هەیە بەتایبەتی لە پاییزە زۆر نازارە ئەو ڕێگەی بەس بۆەوە خۆشە بەسەر ئەو ڕێگەیە بڕۆی دەنگی خشەخشی ئەو گەڵانەگوێت وایە کاک ناسیح ئەو فۆتانە کە بەڕێزت ئەی چرکێنیت چەندێک ئەوێ بە دیاریەوە دابنشت هەتاکو ئەو لەختەیە ئەگا کە خۆت بەدڵتا سروشت هەیە من دانیشم بە دیارە باوڕێکی ڕۆژێ تا ئێوارەدا ئەنیشم لە هەموو زاویەکانەوە لە هەموو کاتەکانیان ڕسمیەگرم سبوون منە ئەو ڕێگایی سماقۆڵی 7:30 بەیانی بوو تەمان بەیانیان زۆرمە دەرەوە بۆ ئیشکردن ئەبێ زوو بڕۆیت بۆی ژینگە پاکترە تاوەکوونە سەعات 3:04 ئێوارە من لەو گوندا ڕسمی ئەو ڕێگایە لەو دی و لەم دی و لەملا لەولا ناو گوندەکە ینی ڕۆژێک تا ئێوارەتەوە بۆ دیکۆمنتکردنی شوێنێ بۆ منە چوون بۆ لەگەڵ خۆتا چی ئەبێ گیانە خۆش بێ لەگەڵ خۆتا بۆ ئەم فۆتۆکان کە ئەیگریت پێویستە بە چی هەیە پێویستم ئەوکو لێنز پێویستم هەموو لێنزەکانم بێت لێنز و پێداویستیەکانی لێنز و کامێرە ئەوشانە هەموو شتەکانە بەم لەگەڵ خۆما
هەم بۆ تەسویر هەم بۆ فۆتۆش هەموو لێنزەکانە بن وەکتوگەم دوو سێت کامیرەمەیە هەمووشی لێنزەکانیم هەیە لە وایدەوە تاوەکو نەتێلی هەموو لێنزەکانم هەیە لەگە خۆمای بووم وەزا ئیدەن ئەوەی کە خواردنیش پێویستایی بم لەگە خۆما گوێز و مێوش ئەو دوشتە زۆر زۆر باشە دایمە ناو سیارەکەم ئەو دوشتەی تایە چونکە وزە بەخشە من کە چوومە سروشتۆتر مەجای ناخواردنم نابێ ئەنی باوەڕ کە کام خواردنی خۆشە بێنە من لەزەتی لێ نابم باشە ناسا ئەبێ فۆتۆگرافەرێک کە گەشتێک ڕێکە خات و سەردانی شوێنێکە کات و بڕیاری ئەوە شایکە بمێنێتەوە لە شوێنەکە چی لە بیر نەکات پێداویستەکانی کامیرە پێگاتی کامیرە پێگاتی کامیرەوە بێ هەموو شتەکان لە ماڵ و چێکی بینەچێ بەتایبەتی میمۆری زۆر باشی پێبێت چونکە تۆ چوویتە سروشتەوە پێویست بۆیە دوکۆمنت زۆر بکەیت فۆتۆ زۆر بگەیت ڤیدیۆ زۆر بگرین میمۆریکێکە لە گرنگترین شتەکان کە تۆ میمۆری باش و باشت بێ وەزایدەن جلوبەرگ زۆر گرنگە بۆی بتوانین بەردەوام ئیشەکە بکەیت ئیش بکەیت لەسەر ماوسۆڵا لە چوونە دەرەوە جلوبەرگ زۆر گرنگە وەزایدەن خواردنێکت پێ بێ کە وزە بەخش بێ وزە بەخشیش بۆ فۆتۆگرافەران من ئامۆژگاریمەوەیە کە چوونە دەرەوە گوێز و مێوژ و خورما ئەو سێشتیان پێ بێ پێویستیان بە هیچی کە نابێت باتری کامێرا لە وەرزی زستانە زووتر دابەزەیان لە وەرزی هاوینە شتیوا هەیە تۆزێ لە سەرما ئەگەر سەرما زۆر بێت تەمان ئەوەی کە فۆتۆگرافەر بێ جامتاوشتی تایبەتی پێ من خۆمکو خۆم قەبا خوشتم کردووە بووی ئەکەمە ناو شتێک کە زۆر سەرما تاثیر تێنەکە سەرما تۆزێ زیاتر شحنی پاتری داوەزێنێ باشە زۆر جارە بینین هەندێک لە فۆتۆگرافەرەکان حەزیان لەوەیە مرۆڤیش تێکەڵ بە دیمەنەکان بکەن فۆتۆکانی جەنابێت زۆر جار ژیان گوزارش تەکابوون منە لە یەکێ لە گوندەکان دوو کەڵی ماڵەکە کە بەرزە بێتەوە تا خەرێکی یان خواردن دروستکردن یان گەرمایەکیان لەو ماڵە دروست کردووە ژیان بەو شێوەیە نیشانەیە لەگەڵ ئەوەیانیت بۆ نمونە مرۆڤیش یان هاتوچۆی مرۆڤیش لە فۆتۆکان تابێت من بەتایەتی بەڵام هەندێک کات مرۆڤەکان لەبەر دەرنەکەوتنیان لەبەر دەرنەکەوتنیان ئەبنە ڕێگریەوەی کە نایکێک لە ئاواتەکانی من خەونەکانی منەوەیە فیگەری کوردی بە جلوبەرگی کوردی و لە گوندێکی کوردستانە پیشان بم تایەتی ئیشم هەیە لەو بابەتە بەڵام هەنێکیان هەن لەو کاتا کێشەر بۆ دروستەکەن یان ڕازی نابن یان لەوە ترسن بڵاو بنەوە لەوە ترسن لە ماڵپەڕ کۆمەڵایەتەکانە بە ناشرین باسییان بکرێت و بڵاو بکرێتەوە ئیتر ئەو شتانە سە بۆ منم فۆتۆیەکی هەورامانم گرتی بۆ هەرامان ڕۆژهەڵاتی نیشتیمان سێ وەستای بەتوانای گەورە بە جلی هەورامی و بە فەرەنجی و دام نابوون لە دەروی هەورامان بەسەر بەردێکۆ ئەو کۆڵبەرەکانەوە یەکێکە لە پرۆژەکانم کە ئیشم لەسەر کۆڵبەرەکان کردووە لە هەموو سنوورەکانی ئێران هەموو سنوورەکانی ئێران لەم دوو لە دووشۆ کارم لەسەر ژیانی کۆڵبەران کردووە خۆشبەختانە خاوەنی زۆرترین دیکۆمنتی فۆتۆ ڤیدیۆی ئەو کۆڵبەرانم کە بەچی ڕەزالەتێک ژیان بەڕێکن من بەداخەوە جارێکیش ڕوبەڕووی وڵات پارێزانی ئێران بووم تۆ برینار بووم بە فشک لەسەر ئەو کۆڵبەرانە ینی خەونی منەوە بوو کە هیچ بۆ ئەمانە بکەم ئەمانە ئەممان دووبوونی ئەمانە پیشانی دنیای دەرەوە بم سواز بەخوا کردوومە و کارێکی زۆر باشیشم کردووە هەم فۆتۆ هەم ڤیدۆش و خۆشبەختانە چیرۆکی ئەمانە لە پاریس 2018 بووە باشترین ستۆری ساڵ لە پاریس هەموو ڕۆژنامە و گۆڤار و مجەلەکانی پاریسا بڵاو بوویەوە کە ستۆریەکی ئەمان بە ناوی ڕوبەڕووبوونەوەی مەرگ لە پێناوبژێوی ژیان بەڵێ کاک ناساکەواتە ئێمە هەر فۆتۆیەک ئاوە سەیریەکەین چێژێکی تایبەتی هەیە بەڕێزت کە لەو شوێنێ ئەبیت بێگومان چێژەکەی زۆر زیاترێکە بەڵام ئەو قورسی و سەختیانە چیە کە ڕوبەڕووی تۆ بێتەوە بۆ نمونە ئەمە گرتنی ئەوە چیای ئاراراتە لە باکووری کوردستان ئەم کارانە کەچمە دەرە من کۆڵبەرانە بەتایبەتی کۆڵبەرانە من زۆر ڕوبەڕووی مەرگ بوومەوە چەندین جار ڕوبەڕووی مەرگ بوومەوە بۆ نمونە من ئەوان سعات 2 شەو لە ڕۆژهەڵاتەوە لە گوندەکان و بەڕێکەوەن دێن بەو شاخە یەن بۆ باشووری کوردستان بۆ بردنەوەی ئەم کۆڵانە کەیبنەوە من لەگەڵیانە لێەوە لە ماڵەکان و هاتووم دیکۆمنتم کردووە هاتوومەتە باشوور گەڕاومە تۆ دیسانەوە بۆ ڕۆژهەڵات لەگەڵیانە ڕوبەڕووی سەختی زۆر بمەجات چەندین جار ڕوبەڕووی مەرگ بووینەتەوە ئەوە ڕێک وڵات پارێزان کە وڵات پارێزانی ئێران لەوێ مافی خۆشیانە ڕێگریەکەن لەوەی کە شتی قاچاق نێتە وڵاتەکەیان و شت بە قاچاق نێتە وڵاتەکەیان و ڕوبەڕووی مەرگمە لە ڕێی ئەمەیەکێک لە ڕووداوەکان ڕووداوێکی تر هەبێت کە بیرت نەچێتەوە خزانێک بەو سەرشاخە کە دیت ئیتر بەستەڵەکە سەرمایە بەفرێکی زۆرە
ڕێگەیەکی تو لە ڕێگەیەکی باریکە ئیتر خوا نەخواست لەو تو لە ڕێگە قاچی قزاکەوتی دەخوارەوە ئەڕۆی تا خوارەوە ڕۆیت چەندین کۆڵبەر لەو ڕێگەوە شەید بوون جارێکیان من خزان بەڵام خزانەکەی من باش بوو خۆم گرتەوە دایما من دوو گۆچانی بزماری لەگەڵ خۆمە بم بۆی خوا نەخواست بخزێم خۆم بگرمەوە خزام کەیتر بە تەمای خۆم نەما بەڵام سواز بەخوا خۆم گرتەوە بە بەفرەکە دوایە ڕێگەیەکم بۆ خۆم دروستکە هاتمە سەر ڕێگەکە هاتمووانی زۆر سەختە زۆر ناخۆشە هەم ماندووبوونێکی زۆری تایە هەم ترسی زۆرە هەم لەلایەن وڵات پارێزان ئێرانەوە کە ڕوبەڕووی مەرگە بیتەوە هەم لەلایەنەوەیەوە کە خوا نەخواست لەو شاخە قاچت بخزێ بکەویتە خوارەوەیتە تەواو شاخێکی هەزار بە هەزارە تا بەهار نادۆزنەوە سەرجەنابەت خۆت و فۆتۆ کامێراکەت بووی ئەوان ئەو کۆڵ و ئەو بارە قورسانە بە شانیانە یا ڕەبی خوا بیان پارێزە جا ئەوە یەکێک لە مەترسیەکانی ئیشی جەنابەوە کاتی شەڕی داعەشیش ماشەڵڵا چالاک بوویت بەڵێ لەو کاتەیە چۆن من لەو کاتێشە هەر یەکێک بووم لەو 11 نەفەری کە لە ناو مەلعەبەکەی دووسا محاسەڕە دراین ئەگەر بینی بێتان لە هەواڵەکان ئازان کورسات یەکەمین هین بوو لەلایەن پەیامنێرێکتان هەیە لە دووسخورمات و یەکەمین کەس بوو کە بڵاوی کردو ئەو 11 نەفەر لە ناو مەلعەبەکەی دووسا محاسەڕە دراین یەکی من یەکم لەو 11 نەفەر ناو مەلعەبەکە بوو چەندین جار ڕوبەڕووی مەرگیش بوون لە شەڕی داعشا چونکە من هەمیشە لە پێشەوەی شەڕەکە بووم لەگەڵ پێشمەرگەکان لەگەڵ ئەو پێشمەرگانی کە لە بەری جەنگام لەگەڵ ئەوان نابووم چونکە من پرۆژەیەکم هەبوو بۆ وێنەگرتنی ئەو داعشانی کە بەشداری شەڕیان کردووە بەشداری ئەم بوون بە داعش ڕسمی ئەوانم گرتووە بە کوژراوی پاکستانی تایە چیچانی تایە سعودی تایە کۆیتی تایە عێراقی تایە ئێرانی تایە تورکی تایە ڕسمی ئەوانم گرتووە پرۆژەیەکم هەبوو بۆ داعشە جیاوازەکان خەڵکی ئەو خەڵکانی کێن دێن ئەبوون بە داعش فۆتۆی ئەوانە مەگرت ئەبوایە لە پێش پێشەوە بمایە چونکە ئەگەر لە پێش پێشەوە بوومایە یەکسەر کە ئازادەگرا ئەو گوندە ئازادەگرا یەکسەر یەکەم شت چیانە کرد جەنازەکانیان کۆ کردەوە باشە جا ئێمە بۆیە گفتوگۆکەمان بێراگەشت مەبەست ئەوە بوو کە کەواتە یەکێک لە مەرجە سەرەکیەکانی فۆتۆگرافەر بەتایبەت ئەگە بتوانێت هەموو دیوەکانی ژیانیشان بە بوێریە زۆر چیتری پێویستە فۆتۆگرافەر بوێری زۆر گرنگە بوێری وەکو عەرزم کردی وەزائیدەن کە ئەچێتە شوێنێکەوە یەکەم شت بیر لە سەلامەتی خۆی بکاتەوە بیر لە سەلامەتی خۆی بکاتەوە هەچەند کە تۆ چوویتە ئەو شوێنانەوە شتێکە لە مێشتا نامێنێ سەلامەتی خۆتە ئەوەندە تموحت بۆ دروستە بێ بۆ کاری بۆ دوکۆمنتکردنی منوکو خۆم وام ینی ئەوەندە تموحم بۆ دروستەوە بۆ دیکۆمنتکردنی کارێکی جیاواز کارێکی جوان شتێکی تایبەت بیرم لەوە نەکرد کە خۆم سەلامەتی خۆم بپارێزم بەڵام هەڵەبم یەکێک لە گرنگترین شت بۆ فۆتۆگرافەران بۆ ڕۆژنامە نووسان کە ئەچنە بەرەکەین جەنگە چنە دیکۆمنتکردنی کاری یەکەم شت دەبێت لە سەلامەتی خۆیان بکەن چونکە سەلامەتی خۆت لە هەموو شتێک گرنگترە باشە کاک ناسەح با باسێک لە ڕێوڕسمی پیرشالیار بکەین ساڵانە بەشداریکردنت هەیە لەو ڕێوڕسمەیە و ئەمەنیتەوە لەو شوێنە ئەمە ئەم ساڵ ڕێوڕسمەکە چۆنەکرێت و ئەگەر زانیاریت لەسەری هەبێت ئایا بەشدارە بیدیاننا ئەم ساڵوەکو ئەنجومەنی پەرلەمانی پیشالیاری هەورامان داوەتنامەی ڕسمیمان بواتێ وەکو گروپی فۆتۆگرافەرانی گەڵا داوەتنامەی ڕسمیمان بواتەوە کە سیوێکی ئەم مانگە سیوێکی یەک زەمانی پیشالیار دەست پێکات چونکە هەموو ساڵێک یەکەمین چوارشەمبەی مانگی دوولایی چلەی زستانە ئەم ساڵ یەکەمین چوارشەممە کەوێتە سیوێکی یەک یەکەمین چوارشەممەی مانگی دوو ئەکەوێتە سیوێکی یەکەوە یەکەمین چوارشەممە دوولایی چلەی زستانە لەو سیوێکی مانگا زەمانی پیشالیار دەست پێکە ئەمەکو گروپی فۆتۆگرافەرانی گەڵا پێم خۆشە لە ڕێی شاش جوانی کورساتیشەوە ئاگاداریان کەمەوە هەر هونەرمەندێ هەر فۆتۆگرافەرێ هەر کەسایەتیەک پێی خۆشە بەشداریکە لەم زەمانی پیشالیارە ئێمە بەڕسمی داوت کراوین و بەڕسمی ئەڕۆین پەیوەندی بە منەوە بکات لە خزمەتیانان لێو ئێمە خانوو گیراوە و ساریش دابین کراوە ئەچینە ئەوێ سێشەمە ئەڕۆین چوارشەمە و پێنجشەمە زەمانی پیشالیارە جمعە ئەگەڕێینەوە ئەم ساڵ لە سیوێکی مانگ دەست پێکە ئەم زەمانی پیشالیارەش زەماوەنێکە خەڵک زۆر پێی وایە ئەمە شتێکی ژن و ژنخوازیە یا نەریتێکی دینی ئەمە هیچ ڕەبتێکی نە بە ژن و ژنخوازی هەیە نە بە نەریتی دینی هەیە بەڵێ کۆمەڵی سۆفی و دەروێشی تەریقەتی نەقشبەندی و قادری دەوێ مەراسیمەکە بەڕێوابن بەڵام ئەم شتە مەراسیمەکە بۆ دانیشتنی پەرلەمانە ئاهەنگ خۆشی دەربڕینی ئاهەنگ و خۆشی بۆ دانیشتنی پەرلەمانە یەکەم مەراسیمیش کە دەست پێکا بە مناڵ دەست پێکا بە ناوی کلااوڕۆچنە کلااوڕۆچنە سعات 6 بەیانی تا حوت مناڵانی دیەکە هەم پێنج دێهۆرامان هەموو ئەگەڕێن ماڵ بماڵ شیرینی کۆکەنەوە مەبەستی پیشالار لەمە ئەوەیە کە مناڵ پاکترین بوونەوەرە بۆ گەیاندنی پەیام
وەزائیدەن ئەم نەریتەش لە مێشکیانە سەیڤەکەین بۆی بۆ نەوەکانی تر ون نەبێ. ئەمە مناڵ دوای مناڵ حوتی بەیانی تا هەشتی بەیانی تا نۆ قوربانیە. پیشەلار بە خەڵکی ناوچەکە بە جیانەڵێ بتێ بگەی بە هەر شتێک بتێ شتێکت بەدەست بگا پێویست بە قوربانیدانە ئەبێ قوربانی بۆ بیت. ینی هیچ شتێک لە دنیا دەستکەوتێک دەست ناکەوێت تا قوربانی بۆنەی هەموو ماڵی قوربانیەدن بۆی پەرلەمانەکان بەبێەوەی مەراسیمەکان بەبێەوەی سەرکەوتوو بێت و بەڕێوە بچێت. دوایەوە هەڵپەڕینەوە زیکر و تەلیلەیە کە دەستخەنە ناو دەزێکتری و زیکرەکەن وەڵە پەڕن پیاوان دلیلە لەوەی کە هەموو هۆرامان چینێکی ئاشتیخواز و پێکەوە ژیانن. ئارێکی ئاشتیخواز و پێکەوە ژیانن و خۆشی و شادی خۆیان دەربڕن بۆ ئەوی شەوی جمعە پەرلەمانەکان دائانیشێت تایەفەکانی هەموو هۆرامان لەوێ دانیشتین انتخاباتەکەن 4 نەفەر هەڵبژێرن بۆ ئەنجومەنی شورا بۆ بەڕێوەبردنی کارەکانی هەورامان. باشە بۆ ئەو ساڵە بۆ ئەو ساڵە ئەو ساڵێتە ئەو دوو ڕۆژ هەڵەپەڕن وەزائیدەن ئەم پیاوە کارێکی زۆر باشی کردو بۆ ڕاکێشانی سەرنجی ڕۆژنامەنووسان و گەشتیاران بۆ ناوچەکە چونکە ناوچەکە هیچ داهاتێکی نییە. خەڵکەکەشی هەمووی خەڵکێکی دەستڕەنگینن هەمویان ئیشی دەستەکەن چنینەکەن زۆربەی زۆر لە 9 خەڵکی ئەورامان ئیشی چنینەکەن. ئەو ساڵە چی ئەچنن لە مایۆ هەفتەیە هەموو بە گەشتیاران ئەفرۆشن و ساقێکەنەوە ئەبێتە داهاتێک و سەرمایەیەک بۆ خەڵکی ناوچەکە. یعنی ئەم پیاوە شتێکی کردووە زۆر شتێکی ژیرانی کردووە ئەبێتە داهاتێک بۆ خەڵکی ناوچەکە. هەموو ژنان خەڵک پێی وایە ئەڵێ ژنان بەشدار نین لە مەراسمە باکسەوە بەتەڵی فیلمی زەمانی پیشالیار ژنە چونکە ئەوان هەموو ئیشە شتە چینینەکانیان هەموو ساقەکەنەوەی فرۆشن بە گەشتیاران لە ماڵەکانی خۆیانە لەبەر دەرگای ماڵەکانی خۆیان لە ناو دوکانەکانی خۆیانە هەموو شتە چینینەکانیان ساقەکەنەوەی فرۆشن بە گەشتیاران. شەوی جمعەیش پەرلەمانەکە هەموو تایەفەکانی هەورامانە چنە ناو پەرلەمانەکە و ماڵی پیر خۆیەوە لێ دائانیشن لەوێ انتخاباتەکەن 4 نەفەر هەڵەبژێرن ئەو 4 نەفەرە لەو شەوە ئیترە بن بە ئەنجومەنی شورای ناوچەکە بۆ بەڕێوەبردنی کاری هەورامان بۆ زانیاریتانێکێکە لەو شارانی کە تا ئێستا دوژمنداری تیان نییە و تا ئیسا شەڕ و ئاژاوی تیا دروست نەبووە و تا ئیسا هیچ دیکتاتۆرێک لە ئادەم و حەوا تا ئەمڕۆ نەیتوانی بە شەڕ داگیریکە خەڵکێکی ئەوە لە ناو یەک و پتە و ئازان وەزائیدەن زەمانی پیشالیار ئەو پەرلەمانەیە کە هەموو کێشە و گرفتەکانی ناوچەکە حەلەکە فەقیری تیان نییە ئەورامان ینی ماڵێکی تیان نییە کە خەڵک بچی خێری پێ بکە ئەو ئەنجومەنە نایاڵن ئەچن لە سەرمایەدارەکان پارەکۆکەنەوە کەم و کەسریان هەبێ پێویستیان هەبێ بۆیان چارەسەرەکەن. زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونێت سپاس بۆ ئێوە بۆ شاشە جوانەکەی کورسات کە هەمیشە جێی فەخر و شانازی هەر چوارپاچێک کوردستانە من هەمیشە وتومە شاشەی کورسات ئەو شاشەیە یعنی بەبێ مبالغە ئەوە نییە کە من سەر لە شاشەکە دەرکەوتوم و قساکەم کورسات ئەو شاشەیە کە هەر چوارپاچێک کوردستان بە شاشەی خۆی زانی و لە ماڵەکانیانە بەبێ سانسۆر بە شانازیوی خاتە سەری و بۆی لەزەتی لێبەرێ بۆی مناڵەکانی فێری کوردی و کوردەواری و کولتور و کەلێپوری کوردستانی ماڵی هەمووان بۆ هەمیشە ماڵی هەمووانە بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونێت.